رسول الله حبيب الله رسول المحبة رسول السلام. در حق بكسایتی پیغمبری خوا صلی الله عليه وسلم نمنو نهیز زانایک و نهیز خوێندەوارێک و هیچ کەسێک ناتوانی حەقی تەواو بە کەسایەتی و ژیانی پێغەمبەری خوا بدا صلی الله علیه وسلم. ئەگەڕێینەوە بۆ لای خوای پەروەردیگار لەوێدا رب العالمین گرنگێکی زۆری بە پێغەمبەری خوا داوە صلی الله علیه وسلم لە کۆی بوارەکاندا، بەڵام لە باشترین و گەورەترین بواردا کە دەفەرمێ رب العالمین دەفەرمێ وإنك لعلى خلق عظيم. یا محەممەد بەڕاستی تۆ لە بەرزترین ڕەوشتی بەرزادایی، واتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە ڕوانگەی ڕەوشتەوە خوای پەروەردیگار تەئکید ئەکاتەوە لەسەر ڕەوشتە بەرزەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. و بۆ خۆشی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ بوعیثت لئوتەممە مەکارم الأخلاق، من هاتووم بۆ ئەوەی ڕەوشت و ئەخلاقی مرۆڤایەتی تەواو بکەم. بەڕاستی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، بەڕاستی ئەخلاق و ڕەوشتت تەواو کرد، بەڵام بەداخێکی گرانمانەوە کە وەکو پێویست بەگشتی لە ئەخلاق و ڕەوشتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەم و کوڕی لە ئێمەدا هەیە کە هەڵگری ئەم پەیامە وەکو پێویست نین. بۆیە ئەگەر تەماشای ڕەوشتی پێغەمبەری خوا بکەی لە دەستپاکیە، لە دەمپاکیە، لە دڵپاچیە، لە ڕازگۆییە، لە ئەمینیە، لە هەر بوارێک کە تەماشای بکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەوێدا خۆی بینیتەوە. جا بۆیە لە کەسایەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر باز بکەین لە بواری هاوکاریکردنی سەحابە بەڕێزەکانی خۆی تەماشا بکەن خۆشەویستان، لە حادیسەی لە ڕووداوی خەندەقادا سەحابە بەڕێزەکان کاریان نەکرد، بەڵام هەر یەکیان بەردێکی لە لازگەکەی خۆی بەس بوو لەبەرچی لەبەر برسێتیە. ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەرکردە و سەرۆشی ئەم وڵات بوو، بۆیە دەبێت دەرس لە ژیانی پێغەمبەری خوا وەربگرین صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا دوو بەردی لە زجی خۆی برس بوو لە برسان. یەک لە ڕەوشت و کەسایەتی پێغەمبەری خوا وا دەردەخات و پێشی کەم نەبووەوە کە لە برسان دوو بەردی بەسووە، نەخێر پایەت بەرزتر بوو، خوای گەورە زیاتر دەرەجەی عالی کرد. بێن تەماشای پێغەمبەری خوا بکەین صلی الله علیه وسلم لە کاتی بەخشین لە پێناوی خوای پەروەردیگارە. جارێک لە جاران حەیوانێ ئەکوژنەوە، حەزەتی عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ هەموومان کرد بە خێر تەنها شەپیلکێکمان هێشتەوە، دەڵێ پیلێکمان هێشتەوە، دەڵێ گوتم ئەی پێغەمبەری خوا هەموو ڕۆیش نەما، تەنها ئەمە مایە. پێغەمبەری خوا فەرمی یا عایشە بەڵکو هەمووی ماوە، تەنها ئەوە هێشتا ماوە بڕوات، ئەوە دەڕوات، هەمووی ماوە. یعنی چی؟ بەخشینی وا فێر کردوین، ئەگەر تۆ شتێکت بەخشی کۆتایی نایەت، ناڕوا، لە دەستت ناچێ. بۆی لە ڕووی بەخشینیشەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کە حەزەتی عایشە و خێزانەکانی شیویان لێدەنا دەیفەرمی ئاو زیاتر تێبکەن بۆی بدەن بەشی جیرانەکانیش بدەن. ئەوە لە ڕوانگەی بەخشینەوە. لە ڕوانگەی لێبوردنەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر جار گوێتان لێ بووە پیاوێ دێتە مەدینە بۆ کوشتنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، بەڵام کاتێکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ کوشتنی ئەو دێت، ئەو پیاوە بۆ کوشتنی پێغەمبەری خوا دێت، ئیمامی عومەر پێی دەگات، ئەو پاڵەوانە پێی دەگا، یەکسەر دەست و پێیەکانی لە ئەسوندەکەی ئەبەستێتەوە و بە دوای پێغەمبەری خوادا ئەسن صلی الله علیه وسلم دەفەرمون ئەی پێغەمبەری خوا ئەم پیاوە بۆ ئەو حاڵەتە هاتووە. کاتێک کە پێغەمبەری خوا دێت تەماشا ئەکا پیاوێک بەسترایتەوە، یەکسەر دەفەرمی دەست و پێیەکانی بکەنەوە، لە دوای کردنەوەی دەست و پێ ئەفەرمێ ئایا خواردنتان پێداوە؟ دەڵێن نەخێر. پێغەمبەر ئەفەرمی صلی الله علیه وسلم بڕۆن لە ماڵی من هەندێک خواردنی بۆ بینن، کە خواردنی بۆ دەنگن و خواردنی پێدەدەن. ئەنجا دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حەز دەکەم تۆ ئەو هەڵەیە نەکەی و ئیمان بێنی، بەڵام ئەو پیاوە ئیمان ناینێ ئەڕواتن. پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم چەک و ئەساحکەی بدەنێ و با بڕوە، کە دەڕوات فترەیەک تێپەڕی لە دەستی وان دەرەچی، ئەنجا بە گریانەوە دێتەوە و بە کوڵێکی گریانەوە دەڵێ چی؟ أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله. وتا تماشای لێبوردنی پێغەمبەری خوا بکەین صلی الله علیه وسلم، بە لێبوردنی خەڵک هیدایەت دەدا، بە بەخشین خەڵک فێر دەبی چۆن ببەخشی، بە یارمەتیدانی هاوڕێکانی خۆت بە هەمان شێوە،
بە ئیشکردن لەگەڵ فەرمانبەرەکانی خۆت بە هەمان شێوە ئەبێ سەرکردەکان لە پێغەمبەری خوا فێر بن ساڵ سەلەم چۆن ڕەفتار لەگەڵ دەوڵەتە لەگەڵ هاوڵاتیا بکەن و ئەبێ ئێمەش پێشەوا بین و میراتگری پێغەمبەری خوا بین ساڵ سەلەم لەوانەی کەوا پێغەمبەری خوا لە خودی خۆیدا هەبووە بۆیە کەسایەتی پێغەمبەری خوا ساڵ سەلەم کۆتایی نایە ئەگەر ئێمە باسی بکەین نا قەڵەم کۆتایی دێ زوبانی مە کۆتایی دێ بەڵام کەسایەتی پێغەمبەری خوا ساڵ سەلەم کۆتایی نایە تەنها ئەوە تا خوای گەورە ئەفەرمێ وەڕەفەعنا لەکە ذیکرەک ئەفەرمێ ئێمە ناوی تۆمان بەرز کردەوە یا محەممەد ساڵ سەلەم ئەمە لە دنیایەدا و لە ڕۆژی دوایشدا بە هەمان شێوە پێغەمبەری خوا ساڵ سەلەم شەفاعەتکاری یەکەمە و ئومەتەکەی خۆی شەفاعەتیان بۆ دەکات و دەیان باتە بەهەشت ئەپارڕینەوە لە خوای پەروەردیگار بەر شەفاعەتی ئەو پێغەمبەرەمان بێخی ئینشاءالله خوای پەروەردیگار بە ئومەتی ئەو پێغەمبەرەیە قبولمان بکات و لا ڕحم و سۆز و وما أرسلناك إلا رحمة للعالمين خواه بيبش من نكي آمين يا رب العالمين حبيب الله